تفسير سورة ولسر الوحدانية وأكيد ينزل الملائكة دار زاندني القرآن قبلتي نعمتك بسلم الوفات دعاء أو نعمتي دروس كرني أسماء مكان الزمين كهم بقي لسر وحدانية إخوة تاكتنا إخوة وهم نعمتي شي قبرش سيمشي خلق الإنسان هم نشاني عظمة القوري وتاكتنا إخوة وهم نعمتش كخوة يورتو يدرس كده دعاء آياتي بنجم يشين أبه والأنعام خلقها وبالوردقان تريشي دروس كده وإيما كدوش نشان لدى يكم وحدانية تاكتنا إخوة وعظمة القوري إخوة نشان لدى دوم مشيان نعمتك إخوة بسلمان وواقع يزدك شكري كين وسباسي كين وقورتين شكر سباسي إخوة أويبة هامي فلسطين والأنعام خلقها وأجلش أجل كانش إخوة درستي كردون كأجل تيفيا واشتروا مانقاو مرو بزن فالرقاء درستي كردون بوشي حكمة شيء لأنه من ذلك هيك كاريشي خواهي بردقال بحكمة بعلة نية ولا من دجال حكمتكي من بو ديالة ليو ديالة عند جال حكمتكي ناساني بلام ضمنياي بحكمة نية فرمي والأنعام خلقها لكم فيها دفء بو ولو آجلان دا تشتك هيا تسودك هيا دفء قرنبونوا بچی بەو جلو پۆشاکەی کە لەبەری دەکەین کە لە خوری چی دروست دەکرێت ئەنعام مەڕ و بزن و جلو بەرجی پێ دروست دەکرێت دۆشەکی پێ دروست دەکرێت ڕایەخی پێ دروست دەکرێت فەرشی پێ دروست دەکرێت و لێفە و داپۆشەری پێ دروست دەکرێت و مەنافع ئاژەڵ چ سوودێکی تریشی تیادا مەنافع چەندان سوودی تر ئەوە تەنها دفع باس کرا لێرە ئەچینە خواردنی گۆشتەکەی خواردنەوەی شیرەکەی و هەروەها بۆ چێڵان گا بەکار دەهێنرێ بۆ بارلێنان و گواستنەوە وشتر بەکاردێ و هەروەها قاش ومنها تأكلون وليشي دخون يعني هم أم سوداني بيشوي هي وهم خواردنيش ولكم فيها جمال حين تريحون وحين تسرحون واروها السودي چي تريج منفعتي چي تريشي بو ايوه هيا أنعام أويش چيا أو منفعتي ترچيا لكم فيها جمال جواني جوانی بۆ ئێوە تێدایە چ کات
حين تريحون وحين تسرحون كاتێک ئێواران دەیانگەڕێنەوە ئەو هەموو مەڕە دەگەڕێنەوە شوانەکان لە لەوەرگاوە بۆ شوێنی خۆیان کە دەیانگەڕێنەوە دیمەنێکی جوانە وحینە تەسرەحون بەیانیانیش کە دەیانبن بۆ لەوەڕ دیسان دیمەنێکی جوانە کەلیمەی وەلەکم فیها جەمال بۆ ئێوە فایدەیەکەویش جوانیە هل الجمال حكمة وهل الجمال منفعة وهل الجمال مطلوب كي يراعى جوانێتی شتێکە کە حسابی بۆ بکرێ ئایا ژیان تەنها ضرورياتەکان نییە نانێکە بێبی خۆی ئاوێکە بێبی خۆیتەوە جلێکە بێ لەبەری کەیت و عەوڕەتی خۆت پێدا پۆشیت و لەسەر ماو گەرما بتپارێزێ هەر ئەوە بەس نییە نەخێرە لەوە بەس نییە وەلەکم فیها جەمال ئاژەڵە تەنها ضروريات حسابی بۆ دەکات ئەجینا مرۆڤ نا بابەتێکی تر کە مرۆڤ ئیشی لەسەر دەکا و بەلایەوە گرنگە و خوای گەورەش ئەو حەقەی پێداوە جوانێتی دیمەنی جوان بۆیە کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر هەر کەسێ مسقالە زەڕەیەک کبر خۆ بەزلزانین لە دڵیدا هەبێ ناچێتە باشتەوە سەحابە ڕزای خوای گەورەیان لەبێ وەکو پێویست سەرەتا لێ حاڵی نەبوون هەندێکیان ترسان وتیان يا رسول الله إن أحدنا يحب أن يكون ثوبه حسنا ونعله حسنا أذلك من الكبر تاني پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هەیە لە ئێمە حەز دەکات جلەکەی جوان بێ حەز دەکات نعلەکەی جوان بێ ئەمەش کبرە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی نەخێر إن الله جميل يحب الجمال پەروەردگار خۆی جوانە و جوانێتیشی پێخۆشە باجلت جوان بێ پێڵاوت جوان بێ قژت جوان دابێنیت ماڵەکەت جوان بێ ئەوەی کە دەتوانی و لە توانادایە بەڵام من غير فخر ولا خيلاء ومن غير إسراف ولا تبذير بمرجك لخۆبایی بوون و شانازی بە جوانی خۆتکردن و خۆ هەڵکێشان بەسەر خەڵکی تردا و ئیسراف و زێدەڕەوی تێدا نەبێ ئەجینا جلت جوان بێ ئەمە کارێکی باشە خەراب نییە کە بۆت بکرێ ماڵەکەت جوان بێ باشە خەراب نییە لە شەرعدا سیارەت جوان بێ باشە خەراب نییە لە شەرعدا هیچ کێشەیەک نییە جەمال مەطلەبێکە خوای گەورە من و تۆی دروست کردووە دەشزانێت و دەمان ناسێت کە ئێمە چیمان پێخۆشە فەرمووی ولكن الكبر بطر الحق وغمط الناس کبر و خۆ بەزلزانین ئەوە نییە کە تۆ حەزکەی شتەکانت هەمووی جوان و ڕێک و پێک و پاک و خاوێن و ئەوە بێ ناوە کبر نییە ئەوە شتێکی باشە خوای گەورە پێی خۆشە پەروەردگار پێی خۆشە هەمانە دائما بە پیس و پۆخەڵی بە شەپڕێوی و شڵەژاوی جلو بەرجی لێک هەڵوەشاوی و یعنی گرنگی بە بواری جەمال هەر نادات واش دەزانێەوە دیندارێتیە واش دەزانێت دیندارێتیە کە تۆ وا دەرکەوی کە زۆر ناشرینی زۆر ئێبوو براکە إن الله تعالى يحب أن يرى أثر نعمه على عبده پەروەردگار پێی خۆشە شوێنەواری نیعمەتەکانی بەسەر عەبدەکەی و ببینێت پەروەردگار ماڵێکی پێداویت کاکە دەتوانی شانەیەک بکڕی قشتی پێدابێنی دەیبینی دائیمەن قژێکی ئاڵۆز توانای پێداوی و تویەک بکڕی جلەکان دووتووکەی تاقەتی نییە گوێی پێ نادا بەهەر حاڵ براکانم زۆر جار جەمال دەبێتە سەبەبی هیدایەتی خەڵکی دوور لە دین تەماشای تۆی موسڵمان دەکە ئەگەر بزانێ فعلەن تۆ کەسێکی ڕێک و پێک و پاک و خاوێن و منتەظیم و جوانیت نەک جوانی
خلقت ئەو بەدەست خی گەورەیە هەر یەکەمانی چۆن دروست کردووە ئەوە دڵ دیارە دینەکەیان جوانە بۆیە وا ڕێک و پێکن بۆیە وا پاک و خاوێنن کارەکانیان وە مەزبوطە جل و پۆشاک و هەڵسوکەوتیان وا جوانە ئەمە دینەکەیان فێری کردن بەس کە بتبینێ بە شێوازێکی زۆر شەپڕێ و شێواو دەڵێت دینێک بێت خاوەنەکەی ئەوەی کە لەسەرەتی خۆی پێڕێک نەخرێ ئەی چی پێڕێک دەخرێت بۆی براکانم قەزیەی جەمال لە سنووری شەرعدا بێ ئیسراف و زێدەڕەوی و بێ لە خۆبایی بوون و کبر گرنگی پێ بدە برای مسلمان گرنگی پێ بدە چۆن حەز دەکەی خێزانت خۆی برازێنێتەوە بۆ تۆ نەک بۆ خەڵک تۆش وابە بۆ ئەو لە هەموو بوارەکاندا ئینسان ئەم جانبە لە بیر نەکات فەرمووی کبر بەتەڕ الحەق وغەمت الناس کبر ئەوەیە کە تۆ خەڵک بەکەم بزانی و حەقیش ڕەت بکەیتەوە ئەوە کبرە جا هەیە لە جل و بەرجیدا گرنگی بە خۆی نادا وەڵام من کبرم نییە بەڵام حەقێکی پێ دەڵێ قبوڵی ناکە خەڵکیش بەکەم دەزانێت تۆ متەکەبیری ئەگەر گونیەیەک لەبەر کەیت على ئەساس زۆر متەواضع و دینداری بەڵام حەق قبوڵ نەکەی تۆ گەورەتری متەکەبیری خۆ بەزلزانی حەق قبوڵ ناکەی خەڵک بەکەم دەزانیت کبرەوە نییە کە تۆ ڕێک و پێک و جوان و پاک و خاوێن بیت کەواتە وەلەکم فیها جەمال لەو نعمەتانەی کە خوای گەورە باسی دەکا بەسەرمانەوە ئەوەیە شتێکی پێداوین بۆ جەمال بەس بۆ جوانی ئێمەیە دڵمان پێی خۆشە ئەویش چییە مەثەلەن یەکێک لەو نعمەتانە مەڕ و ماڵات ئێواران کە دەگەڕێنەوە بۆ بەیانیان کە دەردەچن دیمەنێکی جوانە ئەو جوانیش مەطلوبە وفائدەیەکی تر هي أنعام وتحمل أثقالكم إلى بلد لم تكونوا بالغيه إلا بشق الأنفس قورسایەکانتان بارەگرانەکانتان بۆ هەڵدەگرن بۆ شارێک بۆ وڵاتێک کە ئێوە پێی نەدەگەیشتن إلا بشق الأنفس إلا بە هیلاک چوون نەبێت تۆ لەکوێ وشتر بارێکت بۆ هەڵگرێ لە وڵاتێکەوە بە وڵاتێک لەکوێ خۆت بە کۆڵی خۆت بیبەی کورە هەر خۆت نایگەیتێ چ جای ئەو هەموو بارش کە لەو وشترت ناوە لە خۆتی نەی خۆت بشق الأنفس کە بگەی پێی بە هیلاک دەچیت کە تا دەگەیتاوێ ئێستا هەم خۆشت و هەم بارە قورسەکانیشت هەڵدەگرێ ئەمە ژێکێکە لە نعمەتەکانی خوای گەورە کە بە ئێمەی بەخشیوە ئەنجا فەرمووی ئین رەبەکم لەڕەئوف ڕەحیم بەڕاستی پەروەردگارتان ئەو پەڕی بە سۆز و میهرەبانە لەگەڵتان کە بزانە چی بۆ کردوین گرنگی بە خواردنمان دەدا بە خواردنەوەمان بە بار و گواستنەوەمان بە جوانی و ڕازاوەیمان هەمووی بۆ دابین کردوین لێرە فائیدەیەک دیقەت بدەینێ لەم سێ ئاتەی خوێنمانەوە ستا باسی هەڵگرتنی بارەکان دەکات باسی جوانێتی دەکا باسی جل و پۆشاک و گەرمبوونەوە دەکا و باسی خواردنیش دەکا لە ناویشیاندا فائیدەیەکی عامی باس کرد فەرمووی ومەنافع ئەم مەنافع براکانم کەلیمەیەکی عامە تا ڕۆژی قیامەت مەنافعی تازە دەردەکەوێت لە ئەنعام ستا کۆمەڵێک دەرمان کۆمەڵێک صابون کۆمەڵێک یعنی شت هەیە کە لە ئەنعام دروست دەکرێت جا لە هەر شتێکی ئەو ئەنعامە دروست دەکرێت ئاژەڵ کاتی خۆی لە سەردەمی پێغەمبەر نەبووە عەلەیهی سەڵات وسەلام و لە سەردەمی سەحابە نەبووە بۆیە پەروەردگارمان کەلیمەیەکی عامی هێشتەوە بۆی بشێت تا ڕۆژی قیامەت هەر مەنافعێکی تر هەر سوودێکی تر لە ئەنعام وەردەگیرێ قورئان باسی کردووە فەرمووی ومەنافع ئەو مەنافعی بۆ باسی نەکرد آخر لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو جۆرە مەنفەعەتانە لەو ئاژەڵانە نەبینراوە تا باز بکرێت چی باز بکرێت شتێک نەبێت چۆن باز بکرێت
بۆیە کە پەروەردگارمان بۆمان باسی نیعمەتەکانی بەهەشت دەکا ئەوانەی کە ئێمە دەیزانین مەثەڵەن باغ و باغات ئاو بەژێر درەختەکان و قەسرەکاندا بڕوە خورما ترێ چی میوەکان ئەوانە بەناو بۆمان باسکراوە بەڵام کۆمەڵە نیعمەتی تری تێدایە بەهەشت کە لە دنیا نەمان بینیەوە بۆیە باسی ناکە خوای گەورە تەنها دەفەرمێ چی فيها ما پیامبر صلی الله علیه و سلم کە دەفەرمێ لە بەهەشتدا چی هەیە ما لا عین رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر نەبە چاو بینراوە بەهەشت نیعمەتی وای تێدایە نە چاو بینیویەتی نە گوێچکەش بیستویەتی نە بە خەیاڵیشت داهات ئێکەواتە چیت بۆ باسکەیانی چۆن باسی کە شتێک کە تۆ نەتبینی بێ هاوشێوەکەیت نەبینی بێ لە دنیا ئێستا پێت بڵێ فڵانەشتە فڵانەشتە چییە نازان چی چۆن هێشتیەوە پێت دەڵشتی وای تێدای هەر نەتبیستووە هەر نەتبینیوە هەر نازانی چییە خۆشی وای تێدایە کەواتە ئاوا بە عام دەیهێڵێتەوە کەلیمەی مەنافع ئەم وشەیە ینی چەندەها سوودی ترکە لە ئاژەڵ دەبینرێ چین ئەو سوودانە ئێخر سەحابە نەیان بینیوە نازان ئەمڕۆ لە مەثەلەن لە شیری ئەنعام یا لە پێستی ئەنعام یا لە هەر شتێکی تری ئێسقانی ئەنعام شتی وا دروست دەکرێت کە سەردەمی خۆی هەر نەبیسترا و نەبووە بۆی فەرمووی ئەنعام ئەمە بەڵگەیە لەسەر چی لەسەرەوەی کە ئەم قورئانە تەنها بۆ سەردەمێک نییە تا ڕۆژی قیامەتە بەرنامەی مرۆڤە والخيل والبغال والحمير لتركبوها وزينة ونعمتي تريش بسرتانا وكهم نعمتها هم تيشا وثمان دي ها آفرين وثمان دوشت باز ذكري شان بشانيك هم براهين وحدانية وعظمة إخوة وهم نعمتك كان إخوة لهمان كادا هم بلغشة لسر قوري وعظمتي إخوة وهم نعمتي شل نعمتك كان إخوة بسرتانا أنعام دروس كردني وشتر سيريك أو عظمتها أو سيري سمرية ما بلغني لسر عظمتي إخوة همو دنيا كوبيته ودتواني وشتريك دروسكا دتواني مانجايك دروسكا دتواني مريك دروسكا ناتوانيت كاتا ما بلغي لسر وحدانية وعظمتي إخوة لهمان كاتش دا تشي بو إما نعمتێکی گەورەیە ئێستا جۆری دووەمی نعمەتەکان چین کۆمەڵێکی تر لە نعمەتەکان و بەڵگە و بڕهانەکان چین والخەیل والبغال والحەمیر ئەسپ و ئێستر و گوێدرێژ ئەوەش خوای گەورە دروستی کردوون بۆچی حکمەتەکەی وتمان هیچ شتێک بێ حکمت نییە یەکسەر پێمان دەفەرمێ لتەرکەبوها وەزینە هم بۆی سواری بن بۆ سواری هەر سێکی بۆ سواری بەکاردەیان نا ئەسپ و ئێستر و چی گوێ درێژ لتەرکەبوها وەزینە و بۆ جوانیش کەلیمەی زینە دووبارە بۆوە مەطلوبە بەڵێ مەطلوبە کابرا حەز دەکات ئەسپێکی جوانی هەبێ ڕەسەنی هەبێ ئەسیلی هەبێ کاکەمە تۆ کەسێکی دنیاییت مسلمان نابي وابي بو نابي وابي قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق أي محمد بيان بفرمو هندي كان غلط لدين تيدقن بيان بلا چه جواني ورازاويكاني حرام كردوا خوا حرامي نكردوا تو بودي حرامي دكي بو يبرا كانم هندي كشتيا بە کورتبینی سەیری بکەیت یاخود فتوا لە فەقیرێک و هەژارێک برسیەک وەربگریت شتەکە حرام دەکە یعنی ئەگەر کەسێک ئیمکانیەتی هەبێ بە پارەیەکی حەڵاڵی خۆی بە پارەی حەڵاڵی خۆی سیارەکەی جوان بێت پاک و خاوێن و چاک بێت حرامە ئەگە پرسیار لە فەقیرێکی دڵ بەڵێ حرامە لە خوا ناترسێ چۆ سێ چوار دەفتەری بە سارەیەک داوە نەبرام خۆ فتوا
لە کاتی برسێتی وەرناگیرێ حرامی مەکە کە تۆ نیتە بڵێ خوای گەورە بە منیشی ببەخشی بە حەڵاڵی کە ئەویش بە حرامی کڕیوێتی ئەوە گوناهبارە ئەمما بە حەڵاڵی بکرێ چ کێشەیەکەیە دەزانن ئەسپی وا هەیە بەس بۆ زینە سعری 5-6 سیارەی هەیە حرامیش نییە حرامیش نییە لیتەرکەبوو هاوە زینە هەیە بەس بۆ سواریە هەیە بەس بۆ زینێ بەس بۆ جوانی لە کوێت چوم سەردانی ماڵێکم کرد کۆمەڵێک ینی کەسی بەڕێز و ئیماندار ماشاءالله کۆمەڵێک ئەسپی جوانیان هەبوو کە لە مسابقاتش بەشداری دەکەن و پرسیارم لەکرد سیارەکانیان چۆنە سیارەکانە خەیاڵیە ینی هەر ئینسان شۆک دەبێت ینی ئەم ئەسپە ئەوە سیارەکەیەتی 5 سیارەی چی و 6 سیارەی چی و 10 سیارەی چی هەر شۆک دەبیت ئەوە سیاری ئەوە ئەسپاوەیە ئەوە سیارەکەی ئەوەیە حرام نییە برام حرام نییە بۆیە تۆ نابێ بڵێ وەڵا خەڵک دەبێ هەمووی وەکو یەک بێ ئەوە نیزامی ئیشتراکێت خوای گەورە دەفەرمێ نحن قەسەمنا بەینەهم مەعیشەتەهم مەعیشەتمان لە نێواندا تەوزیع کردوون ئەمڕۆ تۆ ماڵداری ئەویتر فەقیرە سپەی ئەویتر خوای گەورە ماڵی پێدا ئەویتر فەقیرە بۆیە نابێ کەسێک کە فەقیر بوو بە چاوی کوڕ و حەقد و کەڕاهیەت و ڕق لێبوونەوە بڕوانێتە دەوڵەمەندەکان ئەمانە لە خوانە ترسن ئەمانە کەسانی متەکەبرن سەیری سیارەکەی کە سەیری جلەکەی کە سەیری پێڵاوەکەی کە نانا وەستە کاکە لە سەردەمی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵاتو وەسەلام سەحابە هەبووە بە تەنها جەیش العوسرەی ئامادە کردو جەیشێکی گەورەی ئامادە کردووە یعنی چی یعنی ئەوەندە پارەدار بووە ئەوەندە ماڵدار بووە وپێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ نعم المال الصالح للعبد الصالح باشترین ماڵی چاک بۆ عەبدی چاک یعنی عەبد کە صالح بوو ماڵی چاکیە بێ خراپ نییە ئەکید مسلمانان استفادەی لێ دەکەن بەهەرحاڵ ئەنی تێبگەین هەندێ وەڕع و زوهد هەندێ تێڕوانین هەیە غەڵەتە ئاگات لێی بێت سەدیقەت دەنێ خوای پردگار لە میانەی باسکردنی نیعمەتەکانی بەسەرمانەوە باسی جەمال و زینە دەکا والخيل والبغال والحمير لتركبوها وزينة وبو جواني ورازاوي كابرا دڵی پێی خۆشە خاوەنی ئەوە ئەسپەیە والخيل والبغال والحمير بۆچی باسی ڕکوب و زینەی کرد باسی خواردنی نەکرد ئەی مەگەر خەیل ئەسب گۆشتی حەڵاڵ نییە با بەڵام زیاتر لە ئەسبدا بۆچی بەکاردێ لتركبوها وزينة نەک لتأكلوها بۆ خواردن نییە وعیبرەتیش بە غاڵبە بۆ خواردن شتی ترمان هەیە کە خوای گەورە بۆی دروست کردووی نەویشتی بوو والأنعام خلقها ئەنعام بوو بۆیە خەسارەتە ئینسان ئەسب سەر بڕێ چییە وەڵا بۆ گۆشتەکەی بیغال چییە ئێستر چییە چێ پێم دەڵێ باوکی گوێ درێژە و دایکی ماینە باش ئەی کە عەکس بووە چی پێدەوترێ باوکو دایکی عەکس بوونەوە بەغڵ و نەغڵ بەغڵ لەگەڵ نەغڵ ئەو دوانە بەهەرحاڵ بۆچی ئەوە دەکرێت بە قووەت و بەهێز دەبێت بەهێز دەبێت بۆ بار و بۆ سواری بۆ شتانە ويخلق ما لا تعلمون دوایەوە پەروەردگار فەرمووی جگە لەمانەش کە بۆ سواربوون و بۆ جوانی خوای گەورە شتی تریش دروست دەکا وواتان لێ دەکا شتی تر دابهێنن کە لا تعلمون ئێستا نایزانن سبحان الله لا إعجاز قورآن الصحابە کە سەیری ئەم ئایەتەیان دەکرد خوای گەورە شتی تریشتان پێ دەبەخشێ بۆتان دروست دەکا بۆ سواری و بۆ جوانی کە ئێستا نایزانن چییە سیارە قطار تیارە لە سەردەمی ئەواندا کە شتێک پشێ بۆ سواری والخيل والبغال والحمير تەواو چیتر هەیە ئینسان سواری بێت و بیگوازێتەوە یا بۆ جوانی بشێت چیتر هەیە خوای گەورە فەرمووی ويخلق ما لا تعلمون شتی وا دروست دەکا کەوێ نایزانن فعلا ئەو کاتە سەحابە نەیان دەزانی نەشیان بیستووە و نەشیان زانیوە ڕۆژانێک دێ سیارە دەبێت ڕۆژانێک دێ قیتار دەبێت تیارە دەبێت شتی وایان نەزانیوە
أما بلغي لسر شي ديسان إعجاز قرآن ويخلق ما لا تعلمون. يعني أم آية الليرة إما تيجيش تنستا تواو نابخوا تواونية والله اشتيتري واجدت ويخلق ما لا تعلمون كخلقاني شي سدكاني دواتر بإما دلن أو فقيرانا نشيان دزاني أوشتانك هيا بل ويخلق ما لا تعلمون تاروجي قيامت بردوامة ويخلق ما لا تعلمون. دوای ئەوەی کە پەروەردگار باسی ئەو نیعمەتانەی کرد جا ويخلق ما لا تعلمون هم لتركبوها هم بۆ چیش بۆ زینەتیش بۆ جوانیش. سیارە هەیە بۆ بار سیارە هەیە بۆ سواری خۆت و نەفەرات و هەروەها لە هەمان کاتیشدا وەزینە جوانیشە حەزی لێ و سیارە جوانەی هەبێت حەڵاڵە بۆ حەڵاڵ نییە مهم بە پارەیەکی حرام نەبێ و بۆ لە خۆبایی بوون و خۆ هەڵکێشان بەسەر فەقیر و هەژاردا نەبێ و بە ئیسراف و زێدەڕەوی نەبێت. دوای ئەوە پەروەردگارمان بۆمان باسی شتێکی تر دەکا چۆن ئەسپ و ماین و گوێدرێژ و سەیارە و تەیارە و ئەوانە هەموو بە ڕێگادا دەڕۆن. ئێستا بۆمان باس دەکا ڕێگای ژیان ڕێگای ژیان چۆنیەتی ژیان ئەوەش دوو جۆرە. لە ڕێگای حسی نەقڵمان دەکات دەمانگوازێتەوە بۆ ڕێگای معنەوی فەرمی ئەم ژیانەش دوو جۆر ڕێگای هەیە وعلى الله قصد السبيل ومنها جائر. قصد السبيل يعني ئەو ڕێگای دەتگەێنێ بە ئامانج کە ڕەزابوونی خوا بەهەشتەکەیەتی ڕێگە ڕاستەکەیە ئەوە لەسەر پەروەردگارە بۆ ماڕوونکاتەوە بۆی ڕوون کردوینێتەوە و ئەو ڕێگایەشە کە دەمانگەێنێ بە ڕەزابوونی خوا ڕێگای ڕاست ڕێگای ئیسلام بۆیشی ڕوون کردوینەوە. ومنها جائر و ڕێگای واشەیە جائرە يعني لەو ڕێگایانەی کە خەڵک دەیانگرێتە بەر لە ژیانیدا چۆنیەتی ژیان و مامەڵەکردنی ڕێگایەک هەیە قەسد السەبیلە گەێنەرە بە ئامانج ڕێگای ڕاستە ڕێگای خوای گەورەیە بەڵام ڕێگای تریشەیە جائرە لای داوە لە ڕێگای ڕاست کە خەڵکێکی زۆر لەسەر ڕێگا جائرەکان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر زەوی ڕێگایەکی ڕاستی کێشا لە لای ڕاست و چەپیشی کۆمەڵی ڕێچکەی تری کێشا فەرمی ئەمە ڕێگای ڕاستەکەیە ئەمە خەڵک دەگەێنێ بەخوا بەهەشتەکەی بەڵام ئەم ڕێچکانەی تر هەر یەکێکیان شەیطانێکی لەسەرە خەڵک بانگ دەکا بۆ دێ ڕازێنێتەوە. ئەنجا فەرمووی وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ئەمە ڕێگا ڕاستەکەیە شوێنی کەون ولا تتبعوا السبل شوێن ڕێچکەکان مەکەون فتفرق بكم عن سبيله چونکە ڕێچکەکان لە چی لاتان دەدەن لە ڕێگاکەی خوا لاتان دەدەن بۆیە ناکرێت لە یەک کاتدا تۆ لەسەر ڕێگای ڕاست بی و لەسەر ڕێچکەیەکیش بی مستحیلە بە ئەندازەی چوونە سەر ڕێچکەیەکت لە ڕێگای ڕاست لاتداوە بە ئەندازەی ئەوە. بۆچی کەلیمەی بە ئەندازەی ئەومان بەکارێنا چونکە تۆ لەوانەیە لە بابەتێکدا لەسەر ڕێچکەیەک بی لە بابەتەکانی تر لەسەر ڕێگا ڕاستەکەی دەڵێن لەوەدا تۆ لە ڕێگای ڕاست لاتداوە لەوەدا لە ڕێگای ڕاست لاتداوە. ئینسانی موسڵمان لەسەر ڕێگا ڕاستەکەی خوا بێت هەر ڕێچکەیەکی ترکە جگە لەو ڕێگا ڕاستەی ئیسلام نەکەوێتە سەری. هەر ڕێچکەیەک کە خەڵک کێشایی کە خەڵک دایهێنا کە خەڵک دایمەزراند وریای بە چیت داوە لە ڕێچکەی خەڵک ڕێگای ڕاستی ڕەب العالەمینت هەیە چیت داوە لەوە. کاکە ئێمە گروپێکمان داناوە حزبێکمان داناوە و پەیڕۆ و پرۆگرامێکمان داناوە و چیم داوە لە پەیڕۆ و پرۆگرامی تۆ چیم داوە لە ڕێچکەی تۆ من ڕێبازی ڕەب العالەمینم هەبێ سڕاتی مستەقیم هەبێ چیم داوە لەو کاک کورار ئەخە تۆ سەیریکی کە بیخوێن بزانم بەخوار ئاوڕی لێ نادەمەوە ئینشاءڵڵا تا قیامەت پێویستین لێ الحەمدولله. چۆن واز لە ڕێگای ڕەب العالەمین بێنم کە منی دروست کردووە ئەرز و ئاسمانی دروست کردووە ئێستا بێم بکەومە دوای تۆ وڵاتیە تۆ ڕێچکەیەکە تێی و پەیڕۆ و پرۆگرامی داخلی و خارجی و نازانم چی ئەو بۆ خۆت خوای گەورە ثەباتمان بداتێ لەسەر ڕێگا ڕاستەکەی. جا لەوەیە بوو وترێت ئەی باشە خوای گەورە نەیدەتوانی هەمووی هەر
هیدایەتدا بۆ ڕێگا ڕاستەکە. پەروەردگار دەفەرمێ وەلەو شاء لەهەداکم ئەجمەعین. خۆ پەروەردگار کە ویستی با هیدایەتی هەمووتان دەدا بۆ ڕێگای ڕاست بە فەزڵی خۆی. بەڵام کە هیدایەتی هەمووی نەدا بۆ ڕێگای ڕاست و خەڵکانیشی زۆریش لەسەر ڕێچکە ناڕەواکانن، ئەمەش بە عەدلی پەروەردگار خۆیەتی. عەدل لە دادپەروەریەوە نەبێ زوڵمی لە کەس کرد بێ. پەروەردگار زوڵم لە کەس ناکا گومڕایکە ئەبەدەن. کەواتە تێگەیشتین لەلایەکەوە خوای گەورە هەموو نیعمەتەی بۆ دروست کردوین، لەلای تریشەوە ڕێگای ڕاستی بۆ داناوین. تۆ هەموو ئەو نیعمەتانە ئیستیفادەی لێ بکە بەکاری بێنە بۆ ڕۆیشتن لەسەر ڕێگای ڕاست، نەک نیعمەتەکانی خوا بەکار بێنی بۆ لادان لە ڕێگای ڕاست. خوای گەورە ئیمانمان زیادکە، هیدایەتمان زیاتر کە، ئیستیقامەتمان پێ ببەخشێ، ئەخیرمان خێرکە، بەختەوەری دنیا و دوا ڕۆژمان کە ئامن الحەمد لله والصلاة والسلام على رسول الله بارك الله فيكم. بكاتك من